خۆشەویستم ئەمڕۆژ لەگەڵتانە ئەبم بۆ تەواوکردنی ئەو بابەتی کە لە سەروانی پێشوو مابوومان. In the previous lesson we learned about isosceles triangle theorems. لەوانەی پێشووە فێری چی بووین؟ فێری ئەو سیۆرمانە بووین کە لەسەر سێگۆشەی دوولایەکسان هەمان بوو. And we say that in an isosceles triangles کاتێک کە سێگۆشەیەکی دوولایەکسانمان هەبێت لە سێگۆشە دوولایەکسانەیە the perpendicular bisector of the base is at the same time altitude, median and bisector of the vertex angle. وتمان ئەم ئەستونەی سەر بەیسەکە کە ئەستونە لەگەڵ بەیسەکەیە لێ کاتا سێ ئیشمان بۆ ئەکات. چییە؟ altitude واتە ئەبێ بە بەرزی بۆ سێگۆشەکە و هەروەها میدیان واتە ئەبێت ئەکەوێتە ناوەڕاستی سێگۆشەکەەوە ئەگەر سیرکەین ڕێک لە ناوەڕاستی بەیسەکەیە و هەروەها بایسێکتی ئەم ڤێرتیکس ئەنگڵەمان بۆ ئەکا. وتمان ئەم ڤێرتیکس ئەنگڵمان بۆ ئەکا بە دوو کەرتی یەکسانەوە. بیرتان نەچێتۆ لێ کاتە ئەم سێ ئیشەمان بۆ ئەکات ئەگەر سێگۆشەکەمان دوولایەکسان بوو بێت. And today we have the converse of isosceles triangle theorem. ئێستا کۆنڤێرسی ئەو سیۆرمانەمان هەیە. The converse of isosceles triangle theorem says if the median is also an altitude or bisector then the triangle is isosceles. So in any triangles لە هەر سێگۆشەیەکە ئەگەر میدیان ئەم هێڵەی کە ئەبێ بە ناوەڕاستە واتە ئەگەر ناوەڕاستە بوو لێ کاتا ئیشێکی تریشمان بۆ بکە بۆ نمونە altitude or bisector واتە یان ببێ بە بەرزی لەگەڵ ئەوەیە کە ناوەڕاستەیە خۆی کە کەوتۆتە ناوەڕاستەوە ببێ بە بەرزی یان ئەم ڤێرتیکس ئەنگڵەمان بۆ بایسێکت کە یەکێک لەو دوانەمان بۆ بکە لەگەڵ میدیانەکەیە ئەوە سێگۆشەکەمان ئەبێ بە سێگۆشەی دوولایەکسان. ئێمە وتمان سێ ئیشەکات هەم میدیانە ئەگەر سێگۆشەکەمان دوولایەکسان بێ ئەم ئەستونە وتمان هەم میدیانە ناوەڕاستەیە ئالتەتیودە ئەبێ بە بەرزی سێگۆشەکە و بایسێکتی ئەم ئەنگڵەشەکە. ئێستا لێرە ئەڵێ ئەگەر دوو دانە لەو خاسیەتانەی تیا هەبێت ئەوە سێگۆشەکە ئەبێ بە ئایسۆسلیس واتە پێویست بە سێم ناکە خۆی سێمیشی تیا ئەبێت و سێگۆشەی دوولایەکسانیش دەرەچێت. دوودانەکە چیە؟ وتمان ئەگەر خۆی میدیان بێت ئەوە یەکێکی تر لە خاسیەتەکانی تر جێبەجێ بکا بۆ نمونە ببێ بە بەرزی یان دوو ئەم گۆشەی ڤێرتیکس ئەنگڵەکەمان بۆ بایسێکت بکە. And if the altitude is median or bisector of an angle then the triangle is isosceles. واتە چی؟ واتە ئەگەر ئەم لاینە خۆی بەرزی بێت لەگەڵ بەرزیەکەیە کە خۆی بەرزیە ئەوە یەکێک لە ئیشەکانی کردووە یەکێ لەو ئیشانەی تر کە ماوە بیکات بۆ نمونە یا ئەم گۆشەیە بایسێکت کە یان ببێ بە میدیان لەگەڵ بەرزیەکەیە یەکێک لەوانە بکات ئەوە سێگۆشەکەمان دوولایەکسان دەرەچێ. واتە هەروەکو ئەوی سەرۆکە وتمان ئەگەر دوو لە ئیشەکان بە یەک کۆ بکات ئەوە سێمیشی کردووە و سێگۆشەکەش دوولایەکسانە پێویست ناکات. And if the bisector is also altitude or median then the triangles is isosceles. واتە ئەگەر بایسێکتەر واتە کاتێک کە ئەم گۆشەیەی بایسێکت کردووە لەگەڵ ئەمەیە ئەگەر یەکێ لەو دوو ئیشەی تر کاکە ماوەتەوە کە چییە؟ بەرزی لەگەڵ میدیانە ئەوە سێگۆشەکەمان دوولایەکسانە بێت. واتە کۆنڤێرسی سیۆرمەکە ئەڵێ چی؟ لەو سێ ئیشەی کە ئەیکرد هەر سێ کۆنڤێرسەکە هەمان شت ئەگەیەنێ یعنی لەو سێ ئیشەی کە ئەیکرد ئەگەر دوو دانیان بکات دانەیەکیان خۆی دراوە چکاڵێ کە میدیان بێت ئەنجا یەکێک لە ئیشەکانی ترکایە ئەگەر ئالتەتیود بێ و یەکێ لە ئیشەکانی ترکا یان بایسێکتەر بێت و یەکێ لە ئیشەکانی تر بکات لەو سێ ئیشە دوانیان بکات ئەوە سێگۆشەکەمان ئەبێت بە سێگۆشەی دوولایەکسان. ئاگاتان لێبێت سیۆرمەکەی ئەیوت ئەگەر سێگۆشەکە دوولایەکسان بێت سێ ئیشەکە ئێستا ئەڵێ ئەگەر ئیشەکان بکات سێگۆشەکە دوولایەکسان ئەبێت. جیاوازی نێوان سیۆرم و کۆنڤێرسی سیۆرم بزانن بەو شێوەیە.
After that, we have example 3. Example 3 says, M midpoint of side CD. M pointeka akaveta nawarasti lay CD la nawarasta M. And angle 1 and angle 2 are congruent. Goshe yaku goshe du am du goshaya memshewaya congruent. And measure of angle D wa pewani goshe D equal to 72 degrees. Haftaw duple. Find measure of angle 1. Pewani goshe yak bdo 0. Wata pewani am goshe. Now we have MB is median. Agar sirkin MB median akiyota naorasto. Why? Because M midpoint of CD. Labaraway M azaninka M chia. Point yaka lanaorasti CD akawata. أو لايني كالسري كيشتاوا أبيبا median. And MB bisect angle B. وهروها أم لاينا bisecti أم غوشي B كردوا. Since angle 2 and angle 1 are congruent. چۆن نەزانین ئەمە بایسێکتی ئەم گۆشە گەورەی کردووە لەبەرەوەی ئەو دوو گۆشەیی کە دروستی کردووە چین کۆنگرێنتن. ئێمە وتمان بایسێکت کاتێکە گۆشەیەک ئەکرێ بە دوو کەرتەوە ئەگەر ئەو کەرتانەی کە دروست بوون کۆنگرێنت بوون ئەوە بایسێکت کراوە. کەواتە مادەم ئەم گۆشەیە ئەمە لەگەڵ ئەم گۆشەیەیان کۆنگرێنتە کەواتە ئەم لاینە ئەم گۆشە گەورەیەی بایسێکت کردووە بۆ دوو گۆشەیە. So MB bisect B, angle B. So the triangle BCD is isosceles. كواتا سيغوشيكي دولايكسانا by the theorem of median and bisector. وتمان ئەگەر لە یەک کاتە ئەم لاینە میدیەن و بایسێکتەر بێت یا هەر دوو ئیشێکی تریان بکات ئەوە سێگۆشەکەمانە بێ بە دوو لایەکسان و هەروەها وتمان کەواتە یەکسەر ئیشی سێمیشی کردووە لاینەکە کەواتە line MB is also altitude. کەواتە بە هەمان شێوە ئەم گۆشەیە ئەم لایە ساید ئەم لاینە ئەبێ بە چی؟ ئەبێ بە بەرزیش. So the line MB or the line segment ئەم پارچە ڕاستەهێڵەی MB is perpendicular bisector. مادەم ئەم سێ گۆشەیە بوو بە دوو لایەکسان کەواتە ئەمە چییە؟ perpendicular bisector of the base. کەواتە ئەمە ئەو ئەستونەی سەر بەیسەکەمانە کە ئەیکا بە دوو کەرتەوە. And we know that the angles formed by perpendicular lines is 90 degrees. و ئێمە ئەزانین ئەو گۆشەی کە لە ئەنجامی دوو لاین دروستە بێ کە پێرپێندیکولەر بن کە ئەستون بن لەسەر یەکتر گۆشەکە مێژەرەکەی چەندەیە؟ 90. So the measure of angle BMD equal to 90 degrees. Since BM and CD are perpendicular. لبروي ئەم دوانە perpendicularن ئەستونن لەسەر یەکتر. And we know that the sum of angles measured in triangles equal to 180 by sum of angle in triangles. Propertyekman هەبوو ناوی چی بوو؟ sum of angles in triangles. I would see the sum of
angles measured in triangles equal to 180 ئەیوت کۆی گۆشەکانی ناو سێ گۆشەیەک ئەکاتە 180. So we have the sum of measure this angle plus 72 plus measure of angle 1 نرسيد كان لم سيغوشيا. In this triangle the sum of these three angles equal to 180 degrees. Now 90 plus 72 equal to 162 degrees plus measure of angle 1 equal to 180 degrees. Move 162 to other side with inverse operation. أي بين لاكيتر بكرداري بيشوانا. So the measure of angle 1 equal to 18 degrees. كواتا غوشا كمان أكاتا هجدا بلا. That we have theorems to prove equilateral triangles. theorem man هي بو سلماندني سيغوشا ريكا كان. equilateral triangles واتا سيغوشي ريكيان سيلا يكسان. We say that equilateral triangles is triangles that has three congruent sides. Theorem to prove equilateral triangles says the angles of an equilateral triangles are all congruent. گۆشەکانی سێ گۆشەی ڕێک هەمویان congruentن واتە هەر سێ گۆشەکەی congruentن لەگەڵ یەکە. And if all of the angle of a triangles are congruent then it is equilateral. و لە هەر سێ گۆشەیەک تا کاتێکە هەموو گۆشەکانی congruent بن ئەوە توانین بڵێن سێ گۆشەیەکی ڕێکە. Use theorem to prove equilateral triangles to solve example 4. Example 4 says find each value. هر بهایك بدو 0. Part A find value of x. بهاي x بدو 0. The triangles ABC is equilateral triangles. سێگۆشەی ABC سێگۆشەیەکی ڕێکە since it has three congruent sides. ئەگەر سێری کەین بۆی دیاری کردوین سێ لای congruenتی هەیە کەواتە is equilateral triangles. And the measure of each angle of an equilateral triangle is 60 degrees. و پێوانەی هەر گۆشەیەک لە سێگۆشەی ڕێکە ئەکاتە چەند؟ ئەکاتە 60 degree. We can prove it by using theorem to prove equilateral triangles and the property of sum of angles in triangles. ئەتوانین ئەوەش proof بکەین کە هەر گۆشەیەک 60 بلێ بە بەکارهێنانی ئەو theorem و propertyە. ئەتوانیت خۆت پروفی بکەیت. So 3 times x plus 15 equal to 60 degrees. Now move 15 to other side with inverse operation. So we have 3 times x equal to 60 minus 15. And 3 times x equal to 16 minus 50 equal to 45. And also move 3 to other side with inverse operation. وهروها توانين سيكش برين أو برو بكرداري بيشوانا. The inverse of multiplication is division. So we have x equal to 15. Example 4, part B. Find the value of t. The triangle JKL is equilateral.
is equilateral triangles. Since we say that if all the angle of triangles are congruent, then it is equilateral. وتمان ئەگەر هەموو گۆشەکانی سێ گۆشەیەک congruent بن ئەوە equilateral triangles. And equilateral triangles is triangles that has three congruent sides. وتمان وە سێ گۆشەی سێ لە یەکسان هەر سێ لاکەی چییە؟ congruent. So the side KL and side JL are congruent. So 40 minus 8 equal to 2t plus 1. Move 2t to other side and with inverse operation, and also move 8 to other side with inverse operation. So we have 40 minus 2t equal to 1 plus 8. So we have 2t equal to 9. And move 2 to other side with inverse operation. T equal to 9 over 2. T equal to 4.5. وهروەها خوێندکاران ئێکسەرسایزەکان ژمارەیەک تا ژمارە 18 هۆمۆرکە تەنها ئۆدەکان